دوێنێکە لە 28 کۆبوونەوەی لیستی برایەتی بوو سەبارەت بە بڕیارەکەی محکەمەی قەزا ئیداری سەبارەت بە ئاڵای کوردستان کە ئێمەوە تەوەقوع چاوەڕوانکراوە بوو چونکە قەزای عێراقی بە شوێنی یاسایی و دەستوری خۆیان جێبەجێی ئەرکەکانی نەکات بەڵکو لەژێر فشارێکی سیاسی بێ لەگەڵ ئەوەی کە دوای وەکوی قەرارەکەی پەرلەمانی عێراق کە داوا بوو کە بکرێتە ناو ئەنجومەنی پارێزگایکردن بەڵام دوێنێکە باشیان زانی لیستی برایەتی ئەم بڕیارە تا نەگاتە کۆتایی و قەراری قەتعی وەرنەگرێنێتە ناو ئەنجومەنی پارێزگایکردنەوە بۆ یەکلاکردنەوەی بڕیاری ئەنجومەن سەبارەت بەو کەیسە. بەرەو دادگایە هیچ نوع علاقەیەکی بە بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە نییە چونکە محکەمەیەکی ئیداریە بۆ شتە ئیداریەکانە نەک بۆ شتی یاسایی و قەزایی بێت. ئەوە یەکێک لە سەبەکان سەبەی دووەم ئەوەیە کە هێشتا بڕیارەکە نیهایی نییە بەس بڕیارێکە و دەرچووە قابلە بۆ تاعن قابلە بۆ تەمیز قابلە بۆ کۆمەڵێک مەسائلی تر و جگە لەوەش ئێمە بڕیاری خۆمانە ئەنجومەنی پارێزگای کەرکووک قەرارمان داوە پێویست ناکە مەجارە دووبارێکە قەرار بدەینەوە. ئێمە سووری نەسە بڕیارەکەمان دڵنیاتانەکەینەوە هەموو خەڵکی کوردستان دڵنیاکەینەوە خەڵکی کەرکووشی دڵنیاکەینەوە ئەو بڕیاری ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوێتی جێبەجێ کراوە ئەو هاشەمێنێتەوە و بە هیچ شێوەیەک ئێمە قابل بە لیستی برایەتی بڕیارمان داوە تەراجعی لێ ناکەین و سوورین لەسەری و ئاڵای کوردستان لەگەڵ ئاڵای عێراقا لەم خاکە هەڵەگیرێت تا ئەو کاتەی کە مادەی 140 جێبەجێ کرێ و چارەنووسی ئەم ناوچانە ساغەکرێتەوە ئەوە بڕیارێکی خۆمانە بڕیاری سیبرایەتیە هەمومان کۆچین و هیچ نەوع خلافێک لە بینمانانێ بۆ بڕیارە جارێشکە پێویست ناکە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێمە بڕیارێشکەی بۆ دەکەینەوە ئەوەی چەک بوو لە سەبانەی کە ئێمە سبینێ نایخێنە دانیشتەکەەوە لە دانیشتەکەی باسی ناکەین چکە دوو بڕیار نابێ بۆ مەسلەیەک یا بڕارێک هەڵوەشێنینەوە یا بڕاریشکە بدەین لەبەرەوە ئەو بڕیاری دامان هەرو بڕیارە ئیشی پێکرێ و لەگەڵ ئیدارەش اتفاقمان کردو کە ئەبێ ئەمنی کەرکووک ڕابگیرێ و کەسانی کە حوڵەدەن مشاکل و ئاژاوە بنێنەوە هەم بە تەسریحی ئیعلامیەکانیان هەم بە ئەدانەوەی ئاژاوە بەی شێوەیە ڕێگەیان پێ نەدرێ و ڕێگەیان لێ بگیرێ خەڵکی ئەم شارش داوا لە خەڵکی ئەم شارەشەکەین کە جۆ لەو نەوع ئاژاوچیانە نەگرن و ئەو برایەتی و پێکەوە ژیانی کە هەیەە بەردەوام لەسەر.